بەڕێزێک نووسیوێتی دیارە پیاوێک کە برایەکی بەڕێزمانە دەڵێ خێزانەکەم دوو گیانە دکتۆر پێی وتووە لە مانگی ڕەمەزاندا منداڵەکە لەدایک دەبێت. ئەمجا پرسیارەکەم ئەمەیە خێزانەکەم ڕۆژووی لەسەرەکە لە ئێستادا دوو گیانە یاخود ئەگەر ڕۆژووی لەسەر نییە دوای منداڵبوونەکەی چۆن بتوانین قەرەبووی ڕۆژوەکان بکەینەوە. خوا پاداشتی خێرت بداتەوە مامۆستا لە دوعای خێر بێ بەشمان مەکە. خوا پاداشتی جەنابیشتان داتەوە ئازیزەکەم ئێوەش دوعای خێرمان بۆ بکەن. خوای گەورە خێزانیشت سەلامەتکە و ئەولادی ساڵح و خواناس و دیندار و قوڕەت و عینتان بە پێ ببەخشێ بە ڕەحمەت و میهرەبانی خۆی. بەڕێزم ئەو خوشکە بەڕێزەم ئەو کچە بەڕێزەمان کە دەکەوێتە مانگی ڕەمەزانەوە منداڵەکەی دەبێ بە بێگومان بە ڕۆژوو نابێ. کاتێک کە بە ڕۆژوو نابێ هیچ گوناهێکی لەسەر نییە، ڕوخسەتی شەرعی بۆ هەیە. لە دوای مانگی ڕەمەزانەوە حتا ساڵێکی تر مەجای گرتنەوەی ڕۆژوەکانی هەیە. بەڵام کە چاکترین شت ئەوەیە کە پێویستە بەڕاستی هەموو ئافرەتێک بەلانی کەمەوە لانی هەرە کەمەکەی شەژمانگی یەکەم هیچ شیرێک نەداتە منداڵەکەی خۆی ئیلا شیری خۆی نەبێ، نەهێڵێ هیچ شیرێکی قوتوو بە دەمیکەوێ. ئەم شیر پێدانش بۆ خۆی ئەجر و پاداشتێکی هەرە گەورەی هەیە لای خوا. واتە ئەگەر فەسڵەکەی وابوو بۆ نمونە کەوتە ئەو دەکەوێتە بە بێگومان کاتی گەرماوە ڕەمەزانی ئەم ساڵ لە دوایی لەدایکبوونی منداڵەکەی مانگی 4 و 5 دەست پێ دەکا، ڕۆژگار زۆر درێژە، شەژمانگی یەکەم کە شیری خۆی بەس تەنها شیری خۆی دەداتە منداڵەکەی دیسان بۆی هەیە هەر بە ڕۆژوو نەبێ. لە دوای شەژمانگەکەوە پێش ئەوەی بگاتەوە مانگی ڕەمەزانی داهاتوو ئەگەر ئەم خوشکە بەڕێزەم لە توانایدا هەبوو جا شەر نییە مانگەکە بە یەکەوە بگرێتەوە. لە دوای شەژمانگی یەکەمی شیردان کە منداڵەکە وەردەوردە فێری خواردنی تر دەبێ یان دوای ئەوە دایک دەتوانێت تۆزە شیری تری بداتێت شەژمانگی یەکەم لە شیدا مەزراوە و منداڵەکە وەردەوردە فێری خواردن دەبێ، ئالەو حاڵەتانەدا بەڕێزان دایکەکە 6 مانگی تری بۆ ڕەمەزانی داهاتوو لەبەر دەستایە ئەتوانێت ناو بەناو بە ڕۆژوو بێ. ڕۆژێک بە ڕۆژوو بێت دوان بە ڕۆژوو نەبێ، ڕۆژێک بە ڕۆژوو نەبێ و دوانی تر بە سەرێکەوە بە ڕۆژوو بێ بە پێی جەستەی خۆی، بە پێی توانای خۆی، بە پێی ئەوەی کە کاریگەری لەسەر شیرەکەی دروست نەبێ. واتە ساڵی یەکەم دوای شەژمانگەکەش بەردەوام هەوڵ بدا لە شیری خۆی بێبەشی نەکە. ئەم خێر و بەرەکەتە کە خوا بۆ ئەم منداڵی لە سینەی ئەم خوشکەدا دیاری کردووە دیاری خوایە، نابێت لێ قەدەقەکە بە ناوی دینداری و عیبادەتەوە. ئەگەر توانی لەو شەژمانگەی دوای شیردانەکەتا تا دەگاتە ڕەمەزانی داهاتوو قەرەبووی ڕۆژەکانی کردەوە بەگرتنەوە ئیتر تەواو گدەیگرێتەوە و هیچی لەسەر نییە. ئەگەر لە توانای جەستەییدا نەبوو ئەمە ئافرەتە خوا نەخواستە نەخۆش بوو یان هەستی کرد کە شیری ئەو ڕۆژانەی بە ڕۆژۆ شیرەکەی کز دەکا منداڵەکە خەریکە لە شیری دایکیدا دەبڕێ، ئیتر لەم حاڵەتاندا شیرەکە بدا بە منداڵەکە باشترە بە ڕۆژوو نەبێ. ئەو کاتە زانایان دەفەرمون لە ساڵی دوای ئەوەدا هەم ڕۆژۆکە دەبێ بگرێتەوە هەم فیدەکەی بدا. ئەمە ڕێی زۆربەی زانایانە، بەڵام ڕێیەکەی ئاسانی شەیە کە ئەمەش هەر زانە گەورەکانی ئیسلام فەرمویانە. من ئەم ڕێیم زۆر پێپەسەندە و لە حکمەتی شریعەتی ئیسلامەوە الشریعة عدل كلها حکمة كلها. ابن القیم ڕەحمەتی خوا لێ بەدەفەرمێ شریعەت هەمووی دادپەروەریە، شریعەت هەمووی حکمەتە، هەمووی کار ئاسانیە. لەبەر ئەوە زانایانێکیش دەفەرمون بەس فیدەکەی بۆ بدەن کەواتە برا شیرینەکەم. دوو ڕێگا لەبەر ئێوەیە لەبەر خێزانت. دوای منداڵەکەی ئینشاءڵڵا بە ساغ و سەلامەتی و تەندروست باشی منداڵی ساڵحتان خوای گەورە پێ ببەخشێ. شەژمانگی یەکەم بە ئەم دایکە بە ڕۆژوو نەبێ، 6 مانگ بە ڕۆژوو نەبێ لە دوای ڕەمەزانەوە، 6 مانگ بە ڕۆژوو نەبێ بەس شیری خۆی بدا بە منداڵەکەی. دوای ئەوە لە 6 مانگی داهاتوودایان لە ساڵی دوای ئەوەدا ئەگەر بە ڕۆژوو بۆەوە هەم فیدیە بدا ڕۆژی 3-4 هزار بدا 4 هزارێک بدا هەم ڕۆژۆکەش قەزا بکاتەوە. ئەگەر لە خۆی ڕانەبینی هەستی دەکرد تەندروست باش نییە بە ڕۆژەکان نامورتاحە ئەرکی قورسی دەکەوێتە سەرشان بەهۆی بەخێوکردن و شیرپێدانی منداڵەکەیەوە، ڕێی ئەم زانایانش زانای گەورەی ئیسلامن تەنها فیدیەکەی بۆ بدە برا بەشیرنەکە. ڕۆژی 4,000-5,000 4,000 بەپێی دەسەڵاتی خۆت و توانای خۆت ینی 150,000-140,000 بۆ تەواوی مانگەکە بۆ بدە ئیتر تەواو بە ڕۆژووی ئەو ساڵە تەواو بوو. ساڵی داهاتووش تەندروست باش بێ ئینشاءڵڵا دەتوانێت بە ڕۆژوو بێ. ومێدەوارم لە وەڵامەکە وەکو پێویست حاڵی بوو بی خۆی گەورە ڕەحم بە هەموو دایە بکە.